وەڵای وەختی معاش دێ نێرانە وەکو پەنیر و ژاژی و هەنجوین و ئەو شتانە دین نێرانە پەنیرە ئەوەی تورکا پەنیری تورکان ئەوە ژاژە ئەو پەنیرە ئەوە کەشکە ئەوە جامەیرێ ئەوە هەنجوینی دینین ئەو شتانە دین وەڵا هەمووی تورکیە خۆماری نییە جیاوازی چی لەگە بەرەم خۆماڵی جیاوازەکەی ئەوێ خۆمارەکە گرانە ئەو تورکیە شەرزانە خۆماڵیەکە کیلۆی بەچەند ئێستا ئەگەر پەنیرە سێ و بە 24 هەتا سیەچی ئەو دەورانێ ئەویان نرخیان چۆنە ئەوانە هەشتە و ئەفتە و دێ و ئەو سارێ زیاتر ناڕوە لە ڕووی تامەوە کامیان خۆشتە بەخوای خۆماری خۆشترە تامی بەس گرانە زۆر کمە لەبە کەمەکەی هەندە نایەتە بازاڕی ئەوەندی هێدە شێ زۆر گرانە باشە خواستی خەڵک چۆنە لەسەر و بەرهەمە سپێنە بەخوای باشە بچی گوتی جمە جۆڵی باشە لەخوای بە زاری کاتێم ئاژ لێ هەنجی زۆر باشە.